ئەم موبایلی لە بەردەستی ئێمە پێی دەگوترێت موبایلی چینی هەژاران کە نرخەکەی لە خوار 100 دلاری ئەمریکیە و چێبڕچێ دەکات و دەجەنگێت لەگەڵ کۆمپانیاکانی تر و بێگومان لەو بڕوایم نتوانن لە نرخ خەرزانی ڕکابەری تایبەتمەندەکانی ئەم کۆمپانیایە بکەن. ئەم موبایلی لە بەردەستی ئێمە موبایلی ئۆپۆ A18 کە خۆشبەختانە لایەن کۆمپانیای ئۆپۆ عێراق بۆ ئێمە نێرداوە بۆەوەی پێداچوونەوەیەکی تەواوی بۆ بکەین و ئەم موبایلە کۆمەڵێک تایبەتمەندی هەیە کە لە چاو نرخی خۆیدا دەتوانم بڕێم بێحەلە. موبایلێک کە خاوەنی ڕوونمایەکی 90 هێرتزە و هەروەها بریگەیەکی 128 گیگابایت و ڕامێکی 4.4 گیگابایت کە دەگاتە 8 گیگابایت و هەروەها چارەسەرکەرێکی باش کە دەتوانم بڵێم بۆ گەیمینگ زۆر باشە لە چاو نرخی خۆیدا و هەروەها پاترێکی باش و بارگاریکەرەوەیەکی زۆر باشش. ئەم موبایل ئێستا لە بەردەستی ئێمەیە بۆی پێداچوونەوە بۆ بکەین، بەڵام بیرتان نەچێت سەبسکرایبی چناڵەکەمان بکەن و هەروەها لایک و شەیری ڤیدیۆکانیشتان بیر نەچێت و زەنگوڵەکەش چالاکەن بۆی لە کاتی دانانی ڤیدیۆنێ ئاگەنامە چناڵەکەمان بێەوەی خۆشەویست بگات و دەگەڕێنەوە لاتان. ئەوەی بینیتان لە کارتۆن دەرینانی موبایلەکە بوو هیوادارم بەدڵتان بێت و سڵاوی خی گەورەتان لێ بێ. من مەسوڵ باسم لە تێک پلسەوە خۆم بە خۆشحاڵ لەزانم پشتیوان بە خودای گەورە دواتر پشتیوان بەوەی خۆشەویست لە ڤیدیۆیەکی نوێ و ناوازە لەگەڵتانین بۆ ئەوەی پێداچوونەوە بە موبایلێکی چینی هەژاران بکەین کە نرخەکەی لە خوار 100 دلاری ئەمریکیە و هەروەها کۆمەڵێک تایبەتمەندیشی هەیە و تایبەتە بە یاری موبایلەکە. لەوانەیە ئێستا بپرسن ناخۆ موبایلێک لە خوار 100 دلاری ئەمریکی بێ چۆن تایبەت دەبێ بە یاری؟ بێگومان تا کۆتایی ڤیدیۆکە لەگەڵمان بە کە پێداچوونەوەمان بۆ گشت تایبەتمەندەکانی موبایلەکە کرد اینجا دەزانی قسەکانمان لەگەڵ کردارەکانمان یەکە یاخۆت نا. موبایلی ئۆپۆ A18 نوێترین موبایلی کۆمپانیای ئۆپۆیە کە لەلایەن کۆمپانیای ئۆپۆ عێراق بۆ ئێمە نێرداوە بۆی پێداچوونەوەیەکی گشتگیری بۆ بکەین. موبایلێکی هەرزانە لە ڕۆی تایبەتمەندیشەوە زۆر باشە، دەتوانم بڵێم موبایلێکی زۆر جوانە لە و ئەو ڕەنگەی لە بەردەستی ئێمەیە ڕەنگی دەتوانم بڵێم تێکەڵەیە لە شین و سەوز و پەمەی کە لە کاتی جوڵانی دەستەکانت ڕەنگەکەی دەگۆڕێت و لە پشتەوەشی تەختە و لە بەشی سەرەوەشدا دوو کامێرەی شێوە تۆزێک بڵێم بازنەیی ومان هەیە و هەروەها لە نێو دوو بازنەکەشدا دوو کامێرا هەیە و لە خواریشەوە فلاشێکمان هەیە. لە بەشی پێشەوەشدا موبایلەکە خاوەندارەتی لە ڕوونمایەکی 90 هێرتزی دەکات کە ڕوونمایەکی تەختە و هەروەها کامێرا سێلفایەکەی کە بە شێوەی چاڵی دڵۆپەیی لە ناوەڕاستی ڕوونماکەمان هەیە لە بەشی سەرەوەدا ڕوونماکەشمان وەگامەژەمان پێدا تەختە. ئەگەر بینە سەر بەشی لای ڕاستی موبایلەکە لە بەشی لای ڕاستی موبایلەکەمان دوگمەی هەڵکردن و گوژانەوەی موبایلەکەمان هەیە و هەروەها دوگمەی زیادکردن و دەنگ کەمکردنیشمان هەیە و لەسەر دوگمەی هەڵکردن و گوژانەوە پەنجەمۆری موبایلەکەشمان هەیە کە دەتوانین بڵێن ئاستێکی زۆر خێرا و باش پێشکەش دەکات لە کاتی کردنەوە لە ڕێی پەنجەمۆرەوە. لە بەشی سەرەوەشدا هیچ فەرمانێک بوونی نییە و لە بەشی لای چەپی موبایلەکەمان تەنها دەرچەی سیمکارتمان هەیە. لە بەشی خوارەوەشدا دەرچەی هێدفۆن جاک کە ناسراو بە UX هەمانە و هەروەها مایکێک و هەروەها دەرچەی شێوە تایپسی کە بۆ بەرگاوکردنەوە بەکاردێت و هەروەها بڵندگویەکمان هەیە کە دەتوانین بڵێن بە ڕێژەی 300 لە ڕێی نەرمەواڵەی کەلەرۆیسی کۆمپانیای ئۆپۆوە دەنگەکەی بەرز دەکاتەوە لە ڕێگەی تایبەتمەندی ئەڵترا مۆد. موبایلەکە لە ڕووی چێشەوە چێشێکی سوچی هەیە، دەتوانم بڵێم چێشەکەی 188 گرامە و هەروەها تەنچی موبایلەکەمان تەنیا 8.16 ملیمە و خۆشبەختانە موبایلەکەمان خاوەندارێتی لە بڕوانامەی IP54 دەکات بۆ بەرگری لە ئاوتۆس. ئەگەر بە شێوەیەکی گشتی باسی دیزایانی موبایلەکە بکەین، دیزایانی موبایلەکەمان هاوشێوەی هەرسێ مۆدیلەکانی تری کۆمپانیای ئۆپۆ کە موبایلەکانی ئۆپۆ A78 و ئۆپۆ A58 و ئۆپۆ A38 لێک نزیکە و هاوشێوەی ئەوانە و لە ڕووی دیزاینەوە زۆر لەوان نزیکە و پێشتریش بۆ دوو مۆدیل لەم سێ مۆدیلی باسم کرد ئێمە پێداچوونەوەمان بۆ کردو و لینکی یاخود بەستەرەی پێداچوونەوەی هەردوو ڤیدیۆکە لە دیسکریپشنی و ڤیدیۆ بەوەی خۆشەویست دادەنین و دەتوانن دواتر سەیری بکەن.
ئەوەی باسمان کرد بە شێوەیەکی گشتی باسی دیزایانی موبایلەکە بوو. ئێستا ئەگەر بینە سەر خاڵە جەوهریەکانی موبایلەکە و یەکەم خاڵی جەوهری کە بینە سەری ڕوونمای موبایلەکەیە. ڕوونمای موبایلەکەمە خاوەندارەتی لە ڕوونمایەکی 6.56 ئینچ دەکات و لە جۆری فلاتی IPS LCD کە توانای نوێبوونەوەی ڕوونمای موبایلەکەشمان 90 هێرتزە و تێکرای ڕۆشنای ڕوونماکەشمان لە کاتی بەکارهێنان لە بەڕۆژ دەکاتە 720 نیتس و باڕۆنی HD+. ئایتی دەربارەی بەرزی چڕی پیکسلی ڕوونماکەمان، بەرزی چڕی پیکسلی ڕوونماکەشمان 269 ppi. دەتوانم بڵێم جێی سەرنجە موبایلێک بەم ئاستە و بەم تایبەتمەندیانەی ڕوونما و بەم نرخە. و ئێستا گەر بینە سەر خاڵی جەوهری دووەمی موبایلەکەشمان کە ئەوش چارەسەرکەری موبایلەکەیە، دەتوانین بڵێن ڕکابەری چارەسەرکەری کۆمپانیەکانی ترە کە چارەسەرکەری نزمیان لەسەرەوە، چارەسەرکەری ئەم موبایلەش چارەسەرکەرێکی سەر و ئازنزمە. دەتوانین بڵێن لە نێوان ئازنزم و ئازمام ناوەندا کە ئەویش چارەسەرکەری کۆمپانیای میدیاتێکی G85 کە یەکەی ڕێخەری گرافیکەکەشی مالی G52 MC تووە کە لەسەر 12 نانۆمەتر بنیاد نراوە و بەڕایاڵەی 4G موبایلەکەمان. و بەپێی تاقیکردنەوەکانی تاقیگەی کۆمپانیاکە بێت ئەم موبایلە دەتوانێت بۆ ماوەی 36 مانگ کە دەگاتە 3 ساڵ و بە بەردەوامی بەکاری بێنیت تەنها بە ڕێژەی سەتادا لە ئاست و لە چستی چارەسەرکەر و لە چستی موبایل و پاتریەکە دادەبەزێت کە ئەمەش خاڵێکی زۆر جەوهریە کە لەم موبایلەدا هەبێت و بە نرخێکە لە $400 ئەمریکیەکە لە هیچ موبایلی براندێکی تردا نیە کە موبایلێک تەنها بە 3 ساڵ یاخود بڵێن بە ماوەی 3 ساڵ بتوانێت ئاست و چستی پاتری و چارەسەرکەرەکەی تەنیا بە ڕێژەی سەتادا بێتە خوارەوە کە ئەمەش جێگەی سەرنجۆ و جێگەی دەستخۆشیشە بۆ کۆمپانیا ئۆپۆ بتوانێت موبایلێک بەم ئاست و بەم نرخە دروست بکات و پێشکەشی بەکارهێنەرانی بکات. ئایتی دەربارەی بیرگە و ڕامی موبایلەکە. ڕامی موبایلەکە مەخاوەندارەتی لە ڕامێکی 4 گیگابایت دەکات و هەروەها دەتوانێت لە ڕێگەی نەرمەواڵەی موبایلەکەشەوە کە کەلەرۆسە 4 گیگابایت ڕامی تر زیاد بکەیت بەمەش دەبێتە 8 گیگابایت ڕام لە جۆری LPDDR4X. لە ڕووی بیرگەشەوە موبایلەکە مەخاوەندارەتی لە بیرگەیەکی 128 گیگابایت دەکات لە جۆری eMMC 5.1 کە موبایلەکەش دەتوانم بڵێم ئاستێکی زۆر باش پێشکەش دەکات و ئێمە یاری PUBG موبایلمان لەسەر موبایلەکە تاقی کردەوە و لە نێو PUBG موبایلدا دەتوانی بە 40 FPS بەردەوام یاری پێ بکەیت و تا دەتوانی بڵێن ئەگەر تەواوی یاریەکەش یاری بکەیت ئەوە 40 FPS تەواوت پێ دەدات بەبێ ئەوەی زیاد و کەم بکات. و ئێستاش دەیبینن کە ئێمە تاقیمان کردوتەوە موبایلەکە لە یاری PUBG موبایل 40 FPS تەواومان دەدات یاخود 40 فرێمی تەواومان دەداتێ. ئەگەر ئێستا بینە سەر باسی کامێرای موبایلەکەمان لە بەش پشتۆدا موبایلەکەمە خاوەندارەتی لە دوودانە کامێرا دەکات کە سەرچێکەی 8 مگاپیکسلە باتری کرانەوەی f2.0 و هەروە کامێرای دووەمیشمان بەڕوونی 2 مگاپیکسلە کە بۆ وێنەی پۆرترێت بەکاردێت. ئایتی دەربارەی کامێرا سلفەکەی لە بەشی پێشەوەشدا خاوەندارەتی لە کامێرای سلفی دەکات بەڕوونی 5 مگاپیکسل و هەردوو کامێرەکەشمان کامێرای پێشەوە دواوە دەتوانێت ڤیدیۆ گرتەوە مار بکات بەڕوونی 10 تاپی و 30 فریم لە چرکەیەکدا. و چی دەربارەی سیستەمی کارپێکردنی موبایل یاخود ڕووکارەکەی. ڕووکاری ئۆپۆ پێویست ناکە ئێمە باس بکەین، هەموو جارێک باسمان کردووە یەکێکە لە باشترین ڕووکارەکان کە لەسەر موبایلە ئەندرۆیدەکان هەیە. موبایلەکەمان خاوەندارەتی لە ڕووکاری ColorOS 13.1 دەکات کە بنچی نەکراوە لەسەر ئەندرۆیدی 13 و ئاستێکی زۆر باش پێشکەش دەکات لە ڕووی بەکارهێنان و لە ڕووی ئاستەوە. ئێستا ئەگەر بێنە سەر خاڵی جەوهری سێمی موبایلەکەمان کە ئەویش پاتریەکەیەتی پێویست ناکە هەموو جارێک بێڵێنەوە کە کۆمپانیا ئۆپۆ لە ڕووی پاتری و تەمەنی پاتریەوە دەتوانین بڵێن بێ حەلە. خەباری پاتری موبایلەکەمان پێکاتوە لە 5000 میلی ئەمپێر و بەتوانێت بەرگایە بوونەوەی دەوات و لە نێو پاکەتی موبایلەکەشدا بەرگایەکەرەوەی دەوات جێگیر کراوە یاخودبوونی هەیە و بە تەکنۆلۆژیای سوپەرڤۆ کە خێرایە لە بەرگاویکردنەوە و تایبەتە بە کۆمپانیای ئۆپۆ. و بە قسەی کۆمپانیاکە بێت ئەگەر ڕێژەی پاتری موبایلەکەمان 100 بێت و ئێمە 12 کاتژمێری بەردەوام موبایلەکە بەکاربێنین هێشتا پاتری موبایلەکەمان 120 تێدا و دەتوانین بە ڕێژەی 120 موبایلەکە بەکاربێنین. بەڕاستی ئەمەش ناوازێت و 12 کاتژمێر پاتری موبایلە بەکاربێنیت اینجا تەمەنی باتریەکەت یاخود ڕێژەی باتریەکەت بگاتە 120. بەڕاستی ناوازەیە بۆ موبایلە کە نرخەکەی لە $400 ئەمریکیە. بابێنە سەر باسی نرخی موبایلەکە دەزانم زۆر چاوەڕێتان کردو درێژەی نادێنە ڤیدیۆکە. نرخی موبایلە بۆ بازاڕەکانی عێراق و هەرێمی کوردستان بە ڕامی 4 گیگابایت و 4 گیگابایت زیادکراویتر دەبێتە 8 گیگابایت و بیرگەی 128 گیگابایت و بە گرنتی ڕاستەقینی کۆمپانیا ئۆپۆ عێراق کە بۆ ماوەی 1 ساڵە تەنها $99 ئەمریکیە بە 3 تایبەتمەندی
مۆبایلی ناوازە کە باسمان کرد بەڕاستی نایابە بۆ مۆبایلێک کە بەم نرخە کە نرخەکەی تەنیا 99 دلاری ئەمریکیە و بۆ یاریش ئاستێکی زۆر باش پێشکەش بکات. پێش ئەوەی کۆتایی بە ڤیدیۆکە بێنم دەمەوێت پێتان بڵێم ئەم مۆبایلە بۆ ئەو کەسانەی کە زۆر لەسەر یاری پەبجین و یاری پەبجی بە بەردەوامی دەکەن بۆ ماوەی 6 سعات و 7 سعات و 8 سعات بێگومان ئەم مۆبایلە لەوانەیە تووشی لاگت کاوە لەوانەیە لە نێو یاری تۆزێک خاو بێتەوە و ئەم مۆبایلە بۆ ئەو کەسانە دروست نەکراوە کە پرۆپلێرن یاخود ئەو کەسانەی کە بەردەوام مۆبایلیان بەدەستەوەیە و بۆ یاری بەکاری دێنن و بژاردەی من بۆ ئەو کەسانە مۆبایلە گەیمینگەکانە. ئەم مۆبایلە تایبەتە بە چینی هەژاران بۆ ئەو کەسانی کە منداڵیان هەیە و حەزیان لە یاری پەبجیە و هەروە حەزیان لە یاری تریشە و دایک یاخود باوکەکان نانەوێت مۆبایلێکی گران بۆ منداڵەکانیان بکڕن. ئەمە باشترین بژاردەی بۆ ئەو کەسانە بتوانن ئەم مۆبایلە بکڕن لە نرخی خۆیدا دەتوانم بڵم بێ حەلە و ڕکابەری شینیە تا ئەم خولەکەی ئەم ڤیدیۆ تۆمار دەکەین. پێشەوەی کۆتایی بە ڤیدیۆکە بێنم 3 بارە و 4 بارە سواز بە کۆمپانیا ئۆپۆ عێراق کە ئەو متمانی بێمە بەخشی پێداچوونەوە بە مۆبایلە ناوازەیە بکەین و بیریشتان نەچێت سەبسکرایب چەناڵەکەمان بکەن و هەروەها لایک و شەیری ڤیدیۆکانیشمان بکەن بۆ ئەوەی ماندووبوونەکەشمان بە خەسار نەچێ و زەنگوڵەکەش چالاکەن بۆی لە کاتی دانانی ڤیدیۆ نوێ ئاگەنامە چەناڵەکەمان بێەوەی خۆشەویست بێت. تا ڤیدیۆی داهاتوو بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ.